جارێکی دیکە سوپای عێراق ڕێگری لە جوتیارانی سنووری سەرگەڕان دەکات بەرەو بوومە کشت و کاڵەکانیان دروێنە بکەن. بڕیارەکەی سوپای عێراق بۆ 5 گوندی سنووری سەرگەڕانە بە بیانووی گرفتی یاسایی لە سەرەوە زەویانە. فێرقەی هەشتی سوپای عێراق بڕیارەکەی دەرکردووە. جوتیارانی ئەو گوندانە نیگەرانن لە دەستێوەردانەکانی سوپای عێراق لە پرساییداری و یاسایەکاندا و پێیان وایە سوپای عێراق پشتیوانی لە عەرەبە هاوردەکانی سنوورەکە دەکات. ئێمە کاتی خۆی هەر بەنزمان بەکارهێنەوە کە دەسەڵاتی کوردیش لە کەرکووکە بوو. ئەم بەنزە هەر ئەم بەنزەی جارانە. ئێمە بە غەڵەتان نەڕۆین کە برێن وەڵا لە دوای 16 ئۆکتۆبر پێش 16 ئۆکتۆبەریش وا بووینە. بەس کەچی بەس ئێمە ئێستا هێزی سەربازی سەیتەرە لەسەر سنوورەکەیە. دەنەجاران کاتی خۆی بۆ لە 14 ساڵ حکومی کەرکووکمان کرد لە کرێکارێکەوە هەتاکو پارێزگار لە دەست خۆمان بوو بۆ زەویەکانمان تاپۆکان و عەقدەکانمان بەناوی خۆمان نەکردەوە بۆ هەنێکیان کردەوە تریان ڕاگرت. ئێمە خۆمان وامان لە خۆمان کرد. دوو ئێمە منتیقەکە ئەمە درە و ڕاگیراوە بۆ وامان لێکەن ئەمە سیاسەتێکە بۆ تعریبکردن. سیاسەتێکە بۆ تعریبکردن جاران سەدام حوسێن ئەیوت بە زەمەنی ئەوە نەسەعاتەوە ڕۆژە بارکە بڕۆ مەجبور بڕێت. ئێستا واد لێکە خۆت بێزاربی. ئەو عەرەبە هاوردانە لێرە نەمەس پێشتر ڕژەی پێش و زەوی پێدا ئەو زەویانە ئێمە دەرکرابوو زەویەکان درابوو ئەوان سلفە و شتی زراعی قەردارن. چەند جاران وەکو پامێکیان بۆ ئێمە گەیاندووە کە خەڵکیان ناردووە گە پارەیان بدەینە واز دێن و یان خانوەکانیان بۆ بگەڕێنەوە شتیوە. ئێمە بڕوایان پێ ناکەین پشتی دێ پاش ماوەش کە دیسان داوا دەکات. حەقیشیان نییە لەسەر دەوڵەتە تاویزیان بدات و ئەگەر هەیەە ئێمە مافی خۆمان لە سەخاش خۆمانین. بڕیارەکەی سوپای عێراق لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی بە جوتیاران گەیشتووە. نوێنەری جوتیارانیش دەڵێت لە هەوڵدان بۆ ئەوەی لە ڕێگەی پەیوەندیە سیاسیەکانەوە بڕیارەکە ڕابگرن بە پێچەوانەوە خۆپیشاندان و مانگرتن ئەنجام دەدەن. ئەوان هیچ کات ناتوانن بستنە دادگا بەرامبەر بە ئێمە چکە ئێمە خاوەن زەویەکانین بە پێ و قەرارانەی حکوومەتی عێراقی بەڵام کە جەیش تەداخل دەکە ئەمە هەم چەندین جارە فەرقەی 8 تەداخل بکە. ئێستا فەرقەی 14 هیچ تەداخل ناکە هیچ مشکلێنی عینن جادەیەکمان بینە. بەڵام فەرقەی هەش پێم وایە مۆزوعەکان هەم شەخسین هەم سیاسین و بەشێکیشی ئیدارەی کەرکووکشی لە پشتە. یعنی ئەوە نەبێت شتەکە خۆڕسک بێ و لە بابەتە نا من پێشما ئیدارە کەرکووشی لە پشتە. بەڵام ئێمە خەڵکی ئەم سنوورە ئێمە دەمانێت لە ڕێی کەناڵەکەش تۆ باز بکەم ئێمە نەک زەویەکان دوورنە نەکەین بشی سوتێنن خۆشمان بستوێن لەگەڵ ئێمە ئەو زەویە جێنایالین ئەوە بەڵێ پێنج دێ بڕیاریەوە ئەوان مەبەستیان ئەم پێنج دێنی ئەوان مەبەستیان هەموو سەرگەڕانە. بەڵام ئەوان دەیانەوێت مەرحەلە وەکو مەرحەلەی تعریبەکە مەرحەلەم پێنج دێ جاری دیکە پێنج دێ دیکە جاریکە هەتا بۆیان بچێتە سەر. ماوەی زیاتر لە 5 ساڵە جوتیارانی کوردی سنووری سەرگەڕان لەگەڵ جوتیارانی عەرەبی هاوردا بە دەستێوەردانی سوپای عێراق لە کێشە و گرفتدان. هەرچەندە لێرە و لەوێ هەوڵی چارەسەرکردنی گرفتی جوتیارانی و گوندانە دراوە. بەڵام چارەسەرەکان کاتی بوون و دواتر سەریان هەڵداوەتەوە. چیانوری کەناڵی پەیام سنووری سەرگەڕان.